بسم الله الحمد لله والصلاة والسلام على أشرف المخلوق محمد وعلى آله وأصحابه أجمعين أما بعد السلام عليكم ورحمة الله وبركاته برابر زمان برسياركي كدو برسياركش أويكا آيا قردونها وتريبكان تين وچۆن دروست دەبن لە وەڵامیان پرسیارەدا پێشەوە بچینە سەر ناوەڕۆکی پرسیارەکەەوە جەخت لەسەر جیاوازیەک دەکەینەوە ئەویش مەوزوعی ئەوەیە کە فرەگەردوونی لەگەڵ فرە جیهانیان فرەگەردوونی لەگەڵ گەردوونە هاوتەریبەکان چ جیاوازیەکی هەیە سەرەتا ضرورەتی هەیە لەسەرمان کە بزانین فرەگەردوونی یعنی چەند خاڵێک بزانین یەکەمیانەوەی کە فرەگەردوونی حەقەتەن وەکو بیردۆز تا ئێستا بیردۆزە و نەسەلماوە باشە تەنیا بیردۆزێکی بیرکاریە و هیچی تر ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیە کە فرەگەردوونی مانای فرەگەردوونی بریتە لە بوونی کۆمەڵە گەردوونی تر کە سربەخۆنە لەو گەردوونی ئێمە و جیاوازن لەو گەردوونی ئێمە واتە کۆمەڵە گەردوونی تر بوونیان هەیە کەم گەردوونانە سربەخۆنە باشە و جیاوازن لەگەڵ ئەم گەردوونی ئێمە و ئەگەر دەربارەی ژماری گەردوونەکان قسە بکەین دەڵێن هێندێک لە زاناکان دەڵێن بێ کۆتایە هێندێک دەڵێن بێ کۆتایە ئەمما شتێکی سەیرتر هەیە لەوە کە هێندێک نەک تەنیا دەڵێن ئەم گەردوونانە بێ کۆتانە بەڵکو لەسەر و فرەگەردوونیەوە گەردوونی تریش بوونیان هەیە واتە چۆن واتە گەردوونی ئێمە لەسەر و گەردوونی ئێمە کۆمەڵە گەردوونی تربوونی هەیە کە حقەتەن دەڵێن بێ کۆتایە وە لەسەرۆم گەردوونانە کۆمەڵە گەردوونی هەیە کەم حقەتەن زیادەڕەوێکی زۆرە عەلا کولی ئەمە مەوزوعێکی ترە و پێویست ناکە لە ئێستادا قسەی لەسەر بکەین و هەروەها ئەوەی زەرورەتی هەیە خاڵی سێم بیزانی و یعنی لەسەرمان پێویستە کە قسەی لەسەر بکەینەوەی کە فرەگەردوونی خودی خۆی چەند جۆرێکی هەیە ئەنی چەند جۆرێک لە فرەگەردوونیمان هەیە کەم جۆرانە ماکس تیگمارک لە کتێبی ئاو ماثماتیکل یونیڤرسدا باسی کردووە ئینشەڵا لە داهاتوودا باسییان دەکەین بەڵام یەکێک لەو جۆرە فرەگەردوونیانە کە ئێمە قسەی لەسەر دەکەین بریتە لە گەردوونە هاوتەریبەکان جا سەرەتا دەربارەی گەردوونە هاوتەریبەکان ئەوەی کە زەرورەتی هەیە بیزانین ئەوەی گەردوونە هاوتەریبەکان بریتە هەر لەو گەردوونەی کە ئێمە تیاژین هەر هەمان گەردوون بەڵام مێژوویەکی جیاوازی هەیە واتە هەمان ئەو گەردوونەی کە ئێمە تێژین هەمان گەردوونە کۆمەڵەشتی زۆر کەمی جیاوازە باشە و هەروەها مێژوەکەی جیاوازە هیچی تر نا مەبەسمان چیە لەوە با سەرتا مەڕۆم کرێت ئەگەر دەربارەی ئەمە قسە بکەین دەزانم مێژوو چییە سەبەم لە مێژوو یەکێک لە مێژوەکانەوەی کە جەنگی جیهانی دووەم هیتلەر شکستی خوارد ئەمە بە سادەی وایە و سەرۆک وەزیرانی بەریتانیا چەرچڵ بوو بۆ نمونە ئەمە چەند نمونەیەکن کە یعنی نمونەیەکە زۆر دوورنینە لە ئێمە بۆ ئەم نمونان دێنمەوە زۆر دوورنینە لە ئێمە بەمووی 100 ساڵێک دەبێت و دایان نمونەی تر باشە یان نمونەیەکی ترەوەی کە بۆم نەجەنا بە 10 ساڵ لە پۆلی 12 دەرچووی باشە یان لەوانەیە کەوت پیت ئەمە ئێستا بووە بە مێژوێک بۆ تۆ وایە لەسەر تۆ نووسراوە و بووە بە مێژوێک لەم گەردوونەدا وایە گومانی تدانی ئێستا پرسیارێک دێتە ئاراوە باشە ئێگە ئێمە گەشت بکەین بە کاتدا یعنی بگەڕێینەوە ڕابردوو چکە گەشتکردن بە کاتدا بریدۆزی گەشتکردن بە کاتدا بریدۆزێکی زانستیە و حقەتەن فیزیازانەکان زۆر پشتی پێدەبەستن ئەگەر ئێمە بگەڕێینەوە ڕابردوو ئێستا بین دەستکاری کەین یعنی لە باتیەوەی جەنابەت بکەوی ئەم جارە هەوڵدەی زیاتر پێت بڵێن جەنابەت دەکەوی لەم دەرسە و لەم دەرسە دەکەوی بۆمە لە فیزیا و بیرکاری دەکەوی کە پێم وایە لێ کەوتووی لە فیزیا و بیرکاری دەکەی پێ بڵم زیاتر هەڵدە بۆ تاقیکردنەوەکان زیاتر بخوێنە یانی شۆکەوەی کابراوتی چم پرسیارەکانت بۆ بکڕم و بیدەم بە جەنابەت ئەو کاتە ئایا ئەو وا دەکا مێژوەکە بگۆڕێ دەڵێن نەخێر مێژوەکە ناگۆڕێ بەڵکو مێژوەکی تر دروست دەکەی تۆ مێژوەکی تر دروست دەکەی ئەو مێژوەی کە تۆ لی کەوتووی هەر بوونی ماوە بە هیچ شێوەیە گۆڕانی بەسەدانا بەڵکو تۆ ڕێڕەوێکی تر دروست دەکەی بۆ کات ڕێڕەوێکی نوێ دروست دەکەی بۆ کات جا ئەم ڕێڕەوانە بەبێ گەشتکردن بە کاتیشدا بوونی هەیە لە ناو میکانیکی کوانتەمدا لە ناو میکانیک کوانتەمدا شتێکمانەیە پێ دەوتێ wave function collapse یعنی چۆن کاتێک دوو wave function collapse دەکەن بەیەکدا دەدرێن مەبەسمان چیە لەمە بۆ نمونە بیر لە پشیلەیەک بکەوە لە ناو بۆکسێکدا باشە و ئەلکترۆنێکی تێدایە و ئەم ئەلکترۆن ئەگەر بەبەر جیازێک بکەوێت کە گازێک بڵاو دەکاتەوە ئەووا دەکا ئەم پشیلێ لە ناو ئەم بۆکسەدا بمرێت باشە بەڵام ئەگەری ئەوەی کە پشیلەکە زیندویان مردووە 50-50 بۆیە لەم حاڵەتەدا پشیلەکە هەم مردوو هەم زیندووە لە هەمان کاتدا تاکە چارەسەرێک بۆ ئەوەی کە بزانین پشیلەکە مردووە یان نا پێویستە چاودێرێکە بێ کەسێکە بێت کە چاودێری بکات باشە نمونەیەکی تر لەسەر ئەم نمونەیە بۆ نمونە ئەگەر بێت و ئێمە دوو کونمان هەبێت ئەم دوو کونە بۆنە فۆتۆنێکی تێدا بەڕێ دەکەی
فۆتۆنەکە بە هەردوو کونەکەدا دەڕوا لە هەمان کاتدا بە هەردووکیاندا دەڕوات باشە کاتێک فۆتۆنەکە بە یەکێک لەمان دەڕۆ کە کەسێک سەیری بکات چاودێر بێت ئەمە پێی دەوتێت کڵاپس واتە بێکداچوونی شەپۆلەکان باشە بۆ بێکداچوونی وەی فانکشنەکان باشە کاتێک ئەم بێکداچوونە ڕوو دەدات ئەم کاتە یەک ڕووداوی دیاریکرا و دێتە ئاراوە باشە بەڵام حاڵەتەکە لێردا ئەوەیە کە لەبەرەوەی یعنی حقەتەن لە parallel universes یان parallel world واتە جیهانە هاوتەریبەکان لە جیهانە هاوتەریبەکان ئەم بێکداچوونەدا ئەم بێکداچوونە ڕووی نەداوە و چەندین حاڵەتی تر هەیە بەم شێوە واتە چەندین مێژووی تر هەیە بەم شێوەیە بە زمانێکی تر ئەوەیە کە ئەگەر بێت و لە هەولێرەوە بچی بۆ سلێمانی باشە سێ ڕێگەمان هەبێ بۆی کە لە هەولێرە تۆ بچی بۆ سلێمانی تۆ هەر سێ ڕێگاکەت گرتۆتە بەر هەر سێ ڕێگاکەت گرتۆتە بەر ئەم ڕێگای بۆم لە تۆ ڕێگای یەکەمت گرتۆتە بەر بەڵام مێژوویەکی تر تۆ لە مێژوویەکی تر ڕێگای دووەمت گرتۆتە بەر تۆ لە مێژوویەکی تر ڕێگای سێمت گرتۆتە بەر ئەمە یعنی شتێکی زۆر زۆر ناوازەیە و پێی دەوترێت فرەمێژووی ئەم گردونەی کە ئێمە تێیدا دەژین و بۆیە دەکرێت هیتلەر لە جەنگی جیهانی دووەم سەرکەوتوو ببێت دەکرێت سام هیتلەر لە مێژوویەکی تری ئەم گردونەی کە ئێمە تێیدا دەژین سەرکەوتوو بێت جا ئەمە بریتە لە چی لە گردونی هاوتەریب کەم گردونە هاوتەریبانە فەرقیان هەیە حقەتەن لەگەڵ ڤێرژنەکان واتە لەگەڵ جۆرەکانی تری فرەگەردونی بەڵام ئەمە بریتە لە گردونی هاوتەریب بە سادەیەوە ببوختی و وەکو تشمان باسی چۆنێتی دروستبوونەکەشمان کرد کە بریتە لە چۆنێتی دروستبوونەکەی زۆر بە سادەی وەکو باسمان کرد مەوزوعی میکانیکی کوانتەمە کە پەیوەندی بە یاسەکانی شرۆدینگەرەوە هەیە کە ئینشاڵڵا داهاتوودا باسییان دەکەین وەروە حاڵەتێکی زۆر سیر لەم بابەتە هەیە ئینشاڵڵا حەز دەکەم بیگەێنم بێەوە بە خێرایی ئەویش بریتە لەوەی کە تۆ زۆر جار هەیە حاڵەتێکت بەسەر دێت یان زۆر جارەیە خەون دەبینی بۆ لە خەو دەبینی یعنی لە خەوەکەدا تۆ ناتوانین جیاوازی بکەین لە نێوان ئەوەی کە ئەمە خەو بوو یان ڕاستی بوو وایە ئەم حاڵەتەش هەر پێی بەستراوەتەوە بەم فرەجیهانیەوە چۆن بۆی کە هەندێک لە زاناکان دەڵێن ئەوەی کە بۆم لە تۆ لە خەوێکدا باشە دۆڵەمەند دەبی باشە یان لە خەوێکدا تۆ دەبی بە ملیۆنەر یان لە خەوێکدا چزانم لە خەوێکدا دوور بێ کەسێک دەکوژی باشە ئیدی هەر حاڵەتێکت بەسەر دێت لە خەوێکدا ڕووداوێکت بەسەر دێ دەبینی ئەم ڕووداوە لە ڕاستیدا ڕوویداوە ئەمە خەو نییە لە حەقیقەت دام ڕووداوە ڕوویداوە چۆن بەڵام لە مێژوویەکی تری ئەم گردونەی ئێمە دێتیدا جا سبحان الله حەز دەکەم ئەوش زیاد کەم ئەو حاڵەتە زۆری ئیسفادە هەیە بۆ قیامەت کاتێک ڕوبەڕووی خوای گەورە دەبینەوە سبحانەوە وتەعالە لەوانەیە بڵێ خوای گیانەگە من دۆڵەمەند بام ئەوەم دەکرد ئەوەم دەکرد بەڵام لە ڕاستیدا تۆ دۆڵەمەند بووی لە گردونێکی تر بەڵام باشە سەرڕاوی کە تۆ دۆڵەمەند بووی بەڵام کۆمەڵێک حاڵەتی زۆر لەوانەیە کۆمەڵێک حاڵەتی نەشیاوت کرد بێت بۆی مەبەستم چیە هەموو ئەو ئەگەرانی کە تۆ بیری لێ دەکەیەوە هەمووی ڕوویداوە لە گردوندا لەم گردونەی ئێمەدا بەڵام لە مێژوویەکی جیاوازی ئەم گردونەی ئێمەدا تەنانەت ئەو خەوانەی کە دەیبینن ئەو خەوانەی کە تۆ شەوانە دەیبینی دەکرێت حەقیقەت بێ وەڕاستی بێت دەکرێت حەقیقەت بێ بۆی کە تۆ لە گردونێکی تر ئەم ڕووداوت بەسەر هاتووە ئەمە بریتە لە فرەمێژووی یانی ژەوەی کە پێی دەڵێن گردونە هاوتەریبەکان بە شێوێکی عام خوای گەورە سلامەتتان کەوە خوای گەورەتان ڕازی بێ ئەمە بە کورتی وەڵامی ئەو برا بەڕێزەمان بوو سلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه